زانی کە ئەمڕۆ لەسرم بابەتە میوانداری دوو کەسی شارەزا و باش لە بارودۆخەکە کە لێی ئەزانن بکەم ئەویش بەڕێز دانا عەزیزە کە بەڕێزان سەرپەرشتیاری عەلوەی هەولێرن و کاک ئەسکەندەر گەنجیش کە ئەویش جوتیاری نمونەیە جوتیارە نمونەیەکەی هەولێر بەخێر هاتن. سەلامەت بیاڕۆ. کاک ئەسکەندەر بەخێر بێ. کاک دانا تۆش بەخێر بێ. زۆر سپاس. جارە با سوپاستان بکەم بۆ ئەم بەرهەمە جوانانەی کە هێناوتانەتە ستۆدیۆکە و ستۆدیۆتان زۆر بۆن خۆش کردووە. وەڵڵا ئەوەنە دڵم پێی خۆش بوو بۆنێت. زۆر خۆشەڵی دڵماکەم لە بەرهەمی نیشتیمانە بۆنی دایکیش خۆشە دایک و نیشتیمان یەکشتە زۆر بۆنیان خۆشە جا وایان لە ستۆدیۆ کردووە دڵە پێی خۆشە بێ ئەو هەموو ژیانی تیا ژیان وانە بە دڵنیاییەوە جەنابەت باسیەوەت کرد لە سەرەتا باسی زێڕوزی وت کرد ئێمە ئەو بە گرنگتر دەزانین لە زێڕوزی و بەڕاستی ساڵانی ڕابردوو چەند ساڵێک بەر لە ئێستا زیاتر عراق بە کۆی گشتی پشتی دەبەست بە داهاتی نەوت بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە لە بەروبوومە سەوزاییەکان گەیشتوینە ئاستێک خۆشبەختانە لە بەشێک لە بەروبوومەکان بە پێی ڕۆژمێری کشتتوکاڵی وەزارەتی کشتتوکاڵ بە هەمیشەیی قەدەغەیە. جا ئێستا پێم بڵێن ئەمانە هەمووی ئەم خاکی کوردستانە؟ بەڵێ. ئەمە بیبەر پیاز هەمووی لە خۆمانن. بەڵێ خۆمانن. بۆیەوە بۆن و بەرامی خۆش ئێستا بۆنەکە یەکیەکێت یعنی ێزانی کەەوە بۆنی پیازەکەیە کوولەکە و پەتاتە هەمووی چونکە خۆمانێ بەزمای بیکەی دۆڵمە ئەروەڵە حاز جا برنجەکەشمان بۆ بێن هەر بەدەم برنجەکەش کوردی کرد برنجەکەش برنجی کوردی بی برنجی ئاکرێ بێ و ئەوە جاوەڵان جا ڕقیشتان لێ باشە باباسی دۆڵمە نەکەم جارە چونکە کەستان کەفتان بە دۆڵمە نایە پیاوە شەرت نییە خۆشە وڵات بەڵێ خۆم حەزم لێ جارێ کاک ئەسکەندەر باسێکی ئەم بەرهەمانی خۆمان بکەم ئەم ساڵ چۆنە بەرهەمی ئەم ساڵ ئەم ساڵ تۆزێک لەبەر کەشوهەوا گۆڕانکاری بەسەداتیا بۆی ڕێژەی بارانەکەمان زۆر بوو یعنی زیاد لە پێویست لە بۆ بەروبوومە کشتتوکاڵەکان لە بۆ گەنم زۆر باش بوو بەس لە بۆ بەروبوومەکان کە ها ڕێژەی ئاوەکەی زۆر بوو و هەمیش تیشتی ڕۆژ زۆر کەم لە دەرێ بوو ئەم ساڵ یعنی ئێستا ئێمە زۆر دڵمان بۆ خۆش بۆم ساڵ باران زۆرە بەرهەمی زۆرمانە بێ بەڵام بۆ هەندێک بەرهەم باش نییەوە بۆ هەندێک بەرهەم کاتەکەی دەڕوە چی و چی بۆی باش نییە و بارانە زۆرە باران منسومەکەی وەختەکەی بەسە دەڕوە بەرهەمە بووی باش باران وەکو شفتیا گندۆرە بامیا ینی پیازە خاصن ئێستا و پیازە کە پێگەویە جوتیار هەیە پیازەکەی تاخیر چاندیا ئەوە تاخیر پێدەگا چکۆ پێویستی بە تیشتی ڕۆژە هەموو بەروبوومە ئێستا و بەروبوومانەی کە لێرەیە هەمووی پێویستی بە تیشتی ڕۆژ ئەگە تیشتی ڕۆژ نەبی ئەو بەروبوومە ئین تازەکە زۆر بە کەیفی جوتیارەکە نابیتن بەزی ئیشاڵڵا زۆر باش دەبێتن کاتەکە هێشتا زۆر مایە لە بۆ بەروبوومەکان ئەوە یەکی شەژی ئیشاڵڵا ئەوەیە کە بەس تەخیرە بێگینا بەرهەمەکە تاخیر دەبێت تاخیر دەبێتن جا ئەم تەخیر بوونش باشە زین بۆ چونکە تا ماوەیەکی زۆر زیاتر ئێمە بەرهەمی خۆمانەمانە بێ ئەخبڕک دەترسێ ئەمە بڕک ترسێکمان دەبێتن نەکو بەرهەمەکانی جنوب لە گەیمە پێ بکە جا بۆست ئەمە تەواوە کاکدانە لێرێ کاکدانەها جوتیارەکە ترسێڵێ ئەگەر بەرهەمی جنوب پێگەیشت و هاتە ئێرە ئێوە چیەکەنەوە کاتە وەکو ێستا چۆن ڕێگریتان کردووە لە کوولەکە پیاز و باینجان بەڵێ ئەو کاتەژە و بەڵێنیان پێن بۆی کە بەرهەمی خۆمان لە ناوخۆیان ساغ بێتەوە یان هەوڵ با بڵێن هەماهەنگیتان هەیە لەگەڵ وەزارەت تا بۆی کە ڕێگری بکە بەپی ئەو جەدۆلەی هەیە بەپێی ڕۆژمێری کشتتوکاڵی کە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتە عراقی هەیە لێک تێگەیشتێکی کۆنتاکێکی زۆر بەهێز هەیە سوپاس بەخوا کاتێکە ئێمە ئەو ساڵ ئەگەر باسی گۆڕانکاری کەشوهەوا بکەیت کە بەروبوومەکانمان گۆڕانکاریان بەسەر هاتووە بە دڵنیاییەوە کاتێکیش کە تەواو دەبێت درەنگتر تەواو دەبێتن بەروبوومی خۆمانە بەڵام کاک ئەسکەندەر باسی شووتی و کاڵەکی کرد زیاتر بەروبوومی شووتی و کاڵک معلومی جەنابیانە زیاتر لە گەرما هەم تامی خۆش دەبێتن هەم کوالێتەکەی زۆر باش دەبێتن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەمیش کاتێک ترسی جوتیار لەوەی کە بەروبوومی خۆمانە تێکەڵاو بێتەوە بە بەروبوومی خوار و ناوەڕاست گرفتێک دروست نابێتن لەبەرچی لەبەرەوەی ئێستا ئێمە بەشێکی زۆر لە بەروبوومەکانی خوار و ناوەڕاستی عراق پێگەیشتووە بابەتی ئەو بیبەر و باینجان و ئەو کودیە بە هەمان شێوە هی خوار و ناوەڕاستیش هەیە ئاڵوگۆڕی بازرگانی بە شێوازێکی زۆر باش بەردەوامە
بۆ هەموو عەلوەکانی هەرێمی کوردستان دێتن ئێمەش لێرانەوە چۆن ئێستا ئەوان کودیان لە ناوەڕاستی عراقەوە دێت بۆ هەولێر بۆ سلێمانی بە هەمان شێوە ئێمەش کوردی هەناردە دەکەین بۆ خواروو ناوەڕاست باشە گەرم ئەو بە پێی خواست و خستنە ڕوە دیارەکە زەرمەند نەبێت ئەمە بەرهەمەکانی وەکو ساڵانی پێشووتر فڕێنەیە ئەمە نەماوە هەرچەنە ئەمە نەماوە فڕەدان زووتار بەروبوومەکەی ئینشاڵڵا فڕەدان نماوە لەبەرەوەی ساردکەرەوە زۆر بووە لەم کابینەیە بەڕاستی ینی جێگای دەستخۆشیە بەڕادەشی زۆر کرایە ینی جوتیار دەتانی بەروبوومەکەی هەتا چەند مانگێک هەلیگری کە ئەو کاتە بازارڕەکە بەدلی بوو دەتوانانی بەروبوومەکەی بینتە درێ بینتە بازار ساغی کاتەوە باش ئێستا کاگەسکەندەر بۆ نمونەسا جوتیارێک ئەو خیاری کێڵگەکەی پێگەیشتووە زۆرە ئەبێ چۆن هەڵیگرێت ینی خۆی بەڕادی هەبێیان بیبات بۆ ساردکەرەوەکان لەوێ کرێبات خۆی دەبی بیبات بۆ ناو بەڕاد بەڕادی نێو چکۆم جوتیارەکە بۆی ناکرێتم بەڕاد دروست بکە بەڕاستی ئەوە تێچووی نابێت تێچووی دەبێت بەس تێچوەکەی کەمە تێچوەکەی کەمە بۆ نموناگەر تۆنێک خیاربەریان تۆنێک خیار ئەو پەڕی 50,000 30,000 40,000 بە پێی مانەوەکەیە بە پێی مانەوەکەیە ئەو پەڕی 40,000 دەدا بەڵامێک بۆ هەڵگرتن نابێتن هاژ بەروبوومی خیار ناسکە ئێستا ئێمە چەند خۆیەگرێ بۆ هەڵگرتن نابێتن خیار هەر نابێ بۆ هەڵگرتن نابێتن زیاتر لە ڕۆژێکی بەرهەمێکی دیکە ناتوانین هەڵگرن تەماتەش بە هەمان شێوەیە ناتوانین هەڵبگرین ئەوانە هەمووی بابەتی ڕۆژانە بەڵام تەماتەکە بۆ نمونە لە ساردکردەوە هەڵناگیرێ بە پیشەسازیەکرێ ئەوە بە پیشەسازی زۆر گرینگە ئەمە کارگەی لە قوتونانی هەریرمان هەیە ومێت دەکەین ئەو کارگانە بە هەمان شێوە لە شار و ساروسکەکانی تریش زیاد بیتن بۆ ئەوەی ئەوەش دەکەوێتەوە سەر پشتیوانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سێکتەرەکەمان چونکە ئێمە وەکو جەنابەت باست کرد بەروبووم فڕێدان ئەوە نەماوە بەروبووم بەکەم تەمەشا بکرێ ئەوشمان نەماوە ئەو دوو حاڵەتەمان ئێمە تێپەڕاندووە خۆشبەختانە ئێستا لەو کابینەیە دوو بابەتی زۆر گرنگ کۆنتاکێکی بەهێز لەگەڵ وەزارەتی کشتتوکالی حکوومەتی عراقی بۆ ساختکردنەوەی بەروبوومەکانی خۆمانە خاڵی دووەم بەرزڕاگرتنی یعنی لەلایەن بازرگانانی سەوزە و میوەی هەولێر لەلایەن پیشەوەرانی ئەو سێکتەرە لەلایەن جوتیارانەوە دەستخۆشیێکی گەرم لە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر دەکەین بەڕاستی وەکو قەڵایەک پشتیوانمانە بۆ ساختکردنەوەی بەروبوومەکانمان هاوڵاتیش دەورە بینێ کاکجانە کاتێک کە هاوڵاتی بەرهەمێکی جوانە بینێ خۆمانە هەڵبەت ئەوە شایستەی کڕینەکەیە وەکو وتیشمان بۆن و بەڵام زۆر جاریش گلەی ئەوواکرێڵە بەرهەمی خۆمانە زۆر گرانترە بۆیە پەنابنە بەر هاوردەکراوەکە ئێستا هیچ جیاوازیەکەیە لە نرخی بەرهەمە خۆمانەکە ئەوی کە لە ناوخوار بەرهەمی ئەو پێگات لەگەڵەوەی کە هاوردەکرا ئێستا ئێمە بەروبوومی تەماتەمان لە خانە و پلاستیکەکان پێگەیشتیە بە هەمان شێوە بەروبوومی هاوردەکراوی تەماتی ئێرانیمان هەیە نرخەکانیان هاوتاییەکە تەماشای بەروبوومەکانی کە بکەین هیچ بەروبوومێکی کە نییە ئێستا سەرەتای پیدابوونی بەروبوومی خۆمان نەبێتن و لە وڵاتانی دراوسێەوە هاوردە بکرێتن چونکە ئێمە بەپێ ڕۆژمێری کشتتوکاڵی کار دەکەین ڕۆژمێری کشتتوکاڵی لە 15 بەروبوومی پاقلە خەیار کودی قەدەغە کرد لەبەرچی بە قازانجی جوتیاران و ساختکردنەوەی بەروبوومی خۆمانە خاڵی دووەم لە 1.5 بەروبوومی پیاز بە هەمان شێوە قەدەغە کرا ئەویش لە قازانجی بەڵام هەر بەرهەمی دەری شەومان هەیە ینی بەرهەمی هاوردەکراومان هەیە خەڵک زیاتر کامیان نەکڕێ ئێستا لە مۆزایەکەم بەرهەمانەی خۆمانە هەیە بەڵام ئەشکرێ بەرهەمی دیکەش هەبێ لە خۆی ئەوە هاژەخان ئەوە دوو بابەتە بابەتی یەکەم کۆی گشتی دەتوانین بڵێن لە سەتانەوەتی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی چکەمە لە هەولێر دەژین و باسی هەولێر دەکەین خواستیان لەسەر بەروبوومی خۆمانەیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەمیش هەبوونی بەروبوومی دەرەکی بابەتێک نییە چونکە ئەو بەشێکی زۆر لە بەروبوومەکان بەهۆی گۆڕانکاری کەشوهەوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لیمۆمان نییە لە هەرێمی کوردستان فراولەمان نییە جێلاسمان نییە پرتەقاڵمان نییە ئەڤۆگادۆ مەنگە قشتە ئەو بابەتانەمان نییە ناچارین لە وڵاتانی دراوسێ هاوردەی بکەین کاتێکشکە هاوردەی دەکەی ئێستاش لە چوارچێوەی ئەو جەنگی کە ماوەی زیاتر لە 2 مانگە بەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە کاریگەری هەبووە لەسەر بەروبوومی سەوزە و میوە و نرخەکان و گواستنەوە و گرانبوونیان بەڕاستی بەڵام ئێستا ئێمە ئەگەر لەو دقەیە کە باسی بازاری سەوزە و میوەی هەولێر بکەین خۆشبەختانە بەشێکی زۆر لە بەروبوومە سەوزەواتەکان وا بڵێن سڵق و توور و ئەوانە بە هەمیشەیی لە لای کاگەسکەندەر معلومە کە ئەوە هەموو بەروبوومی خۆمانن بەروبوومی قەرنابیت کەلەم
چەوەندەر ئەوانە شێلم ئەوان هەموو بەروبوومی خۆمانن بەروبوومی پەتاتە سەرەتای پەیدابوونیەتی ئێمە لە دوو وەرز پەتاتە دەچێندرین و بە پێی ڕۆژمێری کشتتوکاڵی بە هەمیشەی قەدەغەیە پەتاتە لە هیچ شوێنێکەوە هاوردە ناکرێتن سەرجەم ئەو بەروبوومانە بابزانین چی دیکە کاک ئەسکەندەر لەم یەک دوو هەفتەی داهاتووە چی بەرهەمێکی دیکە پێگەویەتە بازارەوە پەتاتە سەرەتا پەتاتە بە تەواوی پێدەگاتن هێشتا زۆری ماوە کە باسمان کرد لە بە ئەوەی کەشوەوایەکە ئەگەر ساڵانی ڕابردوو ئەو کاتە پەتاتە باش پێڕگەیشت ینی وەختەشی چاک بوو پێدەگەیشت بەس لەبەر کەشەوەیەکە دواکەوت لەو دوو هەفتەیدا بێ شەڵەتەوە بازاری پڕ دەکاتن پەتاتە بەرهەمی پەتاتێم ساڵ چۆن بوو باشە هێشتا قەڵا نەکرایە بڵێن قەڵا نەکرایە دوای پەتاتەشی دیکە پێگات دوای پەتاتە گندۆرە پێدەگا شفتی پێدەگا کەمە دەکەوینە داخل بە مانجی شەشەوە کە لە مانجی شەشەوە ئەوجا لە دەی شەشە پازە شا من ساڵانە ئەو پێشبینیانە دەکەم دەرێم ینی دەڕۆژ هەموو بەروبوومێکی کشتتوکاری پاش پێشێک دەکات لە بەرەوەی حکمی کەشوهەوە ڕاستە دەڕۆژ هەتا پازە ڕۆژ ئێمە دەکەوینە پازدەی شەش ساڵانە یانی یەکی شەشە هەموو بەروبوومەکی هەولێر من باسی هەولێر دەکەم هی هەولێر هەموو بەروبوومەکی بە تەواوی کامل پێدەگاتن ترێ و میوەکانی ناترێ و میوە نا ئەوە ینی بڵێ خەزڕەوات ئەمە باسی پیاز و باینجانە و تەماتێ و گندۆرێ شفتێ و ئەو بەروبوومانە لە پشتی ماجی شەش ئەو بەروبوومانەمان کامل پێدەگات ینی لە پازدەی شەش ئیتر خەڵک هەمووی بەبێ خەم بچێت لە ناو بازارە دەستیە هەر یەک لەو بەرهەمانەی هیچ کوگومانی نیە هەموو بەروبوومەکی خۆمانیە لە پازەی شەشەوە چکە من ئەو چەند ڕۆژەکە من سەردانی زۆر ماتەقەکانم کردی و جوتیارەکانم کردی سەیری بەروبوومەکانیانم کردیا ینی لە گەشەکردنێکی جوان و بڵێن ئامادەکاری ئەمە پێ دەرێن کارڕگیانی کارکەشی کە جوانی گرتی هەم لە شفتیە هەم لە گندۆرەیە لە باینجانە لە بیبەرە ینی ئەوانە زۆری یانێ بازە شێ هینایکە بازارش وەکو کە دانە باسی کردەوانە بازەکی نیایکە بازار بەس کە لە پازەی شەشەوە بەروبوومەکەم بە تەواوی پێدەگاتن ئیشاڵڵا کە زیاتر جەوەکە گەرمبی زووتریش پێدەگاتن دەیشەڵە کاکدا ناو بەرهەمانەی کە تاو کاتە یەنە ناو بازارەکان و باسی پازدەی شەشی کرد ئەو کاتە بەرهەمەکانی ناوخۆ بەتەواتی پێداویستی ناوخۆ پڕەکەنەوە خواستی خەڵک پڕەکەنەوە پێداویستی ناوەخۆی هەرێمی کوردستان هەمووی پڕ دەکاتەوە خۆشبەختانە پێداویستی ناوەخۆی هەموو عراقیش مژدەیەکی خۆشە بابەتی بەروبوومی پەتاتە و پیاز خۆشبەختانە ئێمە هەم پێداویستی خواستی هاوڵاتیان پڕ دەکاتەوە هەمیش بە کۆگا دەکرێتن ئێمە تا سارکردەوەی پێویست هەیە لە علوە خۆشبەختانە سارکەرەوەمان زۆرە جوتیارێکی زۆریش ئێستا بەڕاستی لەو سێکتەرە تەواو هۆشیار بووە ئەوەی کە کار و پیشەی بەروبوومی پەتاتە دەکاتن خۆشبەختانە هەمویان سارکەرەوەی خۆیان هەیە ئەگەر بزانێتن بازارەکە گونجاو نییە نرخەکان لە قازانجی ئەودا نیە بە کۆگای دەکاتن کۆی گشتی ئێمە لە وەرزی هاوین لە سەرەتای مانجی شەشەوە تا نزیک دەبینەوە لە مانجی دوازدا هیچ بەروبوومێکی سەوزاییمان پێویست نییە لە هیچ وڵاتێکی دراوسێ هاوردەی هەرێمی کوردستان بکەین سوپاس بخوا خەرمان بەرەکەت بێ ئینشەڵڵا کوردستانمان ئاوادان بێ و ئەم بەرهەمە جوانانەی کە ئێستا ئیبینن لە بەردەستیەمە وڵی تاموبوونێکی جیاوازتری هەیە ئەمە زۆر جوان و ناسکە ئەمە نیعمەتە لە هیچ وڵاتێکانیە کوشت و کاڵی هەرێمی کوردستان دەرەجەیەکە ئاو خاکەکەمان دەرەجەیەکە ئێستا ئەم خیارێکی بینن ئەم پەتاتێ ئەوەندە جوانە لە هیچ وڵاتێکی جیهانە بگەڕێنی ئەوەندە بە بەروبوومێکی ئۆرگانی بێ لە خاک و ئاو هەوایەکی پاکە پێگەیشتە بێ بە دەست و پەنجەی جوتیارێکی نمونەیی ئەم بەرهەمە هاتبێتە بەردەستی تۆ بۆیە دڵنیایتان پێم لە چەند هەفتەی داهاتووە بچنە بازار بە دڵی خۆتان ئەم بەرهەمانە هەڵبگرن هەر هەمووی ناوخۆیە دەرەجەیەکە بە کوالتیە بۆ نوبەرام و تامی باشترە و بۆ تەندروستی تۆش زۆر باشترە و ئەو پارەی کە ئەیدەی بەم بەرهەمە جوانە ئەچێتە گیرفانی جوتیارەکانمان لە ناوخۆی ئێمە یامێنێتەوە و ناچێتە دەرەوە و پارەکەشە بە زیان ناڕۆ واتە ئەم بەرهەمە هەم تەندروستی دەپارێزێ و هەم گیرفانیش دەپارێزێ ئیتر کە چوویتە بازار بێخەم هەرچیەکە ویست بیکڕە بەبێەوەی خەمە بێ بڵێ لە وڵاتێکی دیکەوە هاتووە جا زۆر سپاس بۆ هەریەک لە میوانەکانم کاکدانە عەزیز سەرپەرشتیاری علوەی هەولێر لەگەڵمان بووی و کاک ئەسکەندەر گەنجیش جوتیارە نمونەیەکەی هەولێر لەگەڵمان بووی یەخوا لەشتان ساخ بێ و دەستان خۆش بێت بەخێر هاتن و
زۆر سپاس خەرمانتان پڕ بەرەکەت بێ زۆر سپاس. خۆش بێ.